بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بەڕێزان، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی دیکەی بەرنامەی باس و خوازدا هاتینەوە خزمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست. بەڕێزان تەوەری ئەمڕۆی گفتوگۆی باس و خواز گفتوگۆکردنە سەبارەت بە کۆچی پێغەمبەر صلی الله عليه وسلم و هاوڵانی لە مەککەوە بۆ مەدینە. دیارە هەر ئایدۆلۆژیا کاتێک کە دەوێت جێپەی خۆی دابووکتێت لە دڵی ئەوانەی کە شوێنی دەکەون یاخود بێوێت کە کاریگەری لەسەر کۆمەڵگەدا بنێت، سەرەتا کۆمەڵێک هەنگاوی پێویست دەنێت لەو واقعی کە تێیدا هەڵدەقوڵێت. ئاینی پیرۆزی ئیسلام کە پێغەمبەری ئیسلام محەممەد ڕوودی خوای لەسەر بێت وەکو پەیامبەری ئەم ئاینە دەستنیشانکراوە سەرەتا ویستی لە مەککە شوێنی لەدایکبوونی خۆی جێپەی ئەم ئاینە قایم کات، بەڵام دوای چەند هەوڵێک دواتر گەیشتنە ئەم قەناعەتە کە بۆ ئەوەی کە جێپەی خوان قایم بکەن پێویستە شوێنێکی دیکە بۆ بانگەشاڵ بژێرن. ئەمە بوو کە ڕووداوی کۆچی لێکەوتەوە. کۆچ لە سەردەمی پێغەمبەرەوە تاوەکو ئێستا چەندەها تەفسیر و لێکدانەوە و لە چەند ڕۆ خوێندنەوەی بۆ کراوە. ئەمڕۆژ با میوانداری زۆر بەڕێز مامۆستا سەرباز جەباری بانخواز گفتوگۆی زیاتر لەسەر ئەم بابەتە دەکەین کە چەند ڕۆژێکمان ماوە. مامۆستای بەڕێز بەخێربێن، سوپاس بۆم دەرفەتەی بەڕێستان. سپاس بۆ جەنابتان، دەستان خۆش بێت. کۆچ چییە؟ بۆچی کۆچ جگە لە ئاینی پیرۆزی ئیسلام لە هەر ئاینێکدا یاخود هەر پرۆگرامێکدا ئەگەر پێویست بکات دەبێ ئەنجام بدرێت؟ بەڵێ، بسم الله الرحمن الرحيم، الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على حبيبنا محمد وآله وصحبه أجمعين. دیارە ئەمڕۆ 29/12/1439 کۆچیە، واتە ڕۆژێکمان ماوە یان کەمتر بۆ سەری ساڵی کۆچی کە ئەبێتە ساڵی 1440. بەڵێ، کۆچکردن کە عەرەبیەکەی بێتە هیجرەت یعنی بەجێهێشتن و وازهێنان. کەلیمەی هیجرەت هەجر یعنی تەرک یعنی وازهێنان و بەجێهێشتنی شتێک. و کۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام تایبەتە. کۆچکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دادەنرێ بەوەی کە یەکێکە لە هەنگاوە زۆر گەورە و مەزنەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە مێژووی ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وسەلام، یا بڵین لە مێژووی ئیسلامە. دیارە لە مێژووی مرۆڤایەتیە هیچ مێژوویەک وەکو مێژووی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام گەورە و مەزن و پیرۆز نییە. لەبەرەوەی مێژووی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە قورئانە تۆمار کراوە بەشی زۆری یا ئەساسیاتەکەی. کۆچ لە چەند سوورەتێکی قورئانە خوای پەروەردگار تۆماری کردووە کە دواتر ئینشاءڵڵا ئاماژە بە هەندێکیان نەکەین. بۆیە زانەکان ئەڵێن قۆناغی کۆچکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە لە ناوڕاستی پێغەمبەرایەتی یابوو، دوای 13 ساڵ لە پێغەمبەرایەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکەوترێ زێدی خۆی و باو باپیرانی جێ ئەهێڵێ. ئەمە گۆڕانکاریی زۆر گەورە بووە لە مێژووی ئیسلام و موسڵمانانە کە ئەکرێ دواتر لە قسەکردنەکانە هەندێکیان ئاماژە پێ بکەین. باش، بەڵێ. بۆچی لە ناوەڕاستی تەمەنی پێغەمبەرایەتیدا ئەم کۆچ ئەنجام دەدرێت؟ ئایا ئەمە دوای ئەوە بوو کە پێغەمبەر و هاوڵانی گەیشتنە ئەم قەناعەتەی کە بەڵێ پێگەی جوگرافی مەککە بەهۆی ئەم جۆرە عەقڵەتەی کە تیایدایە پێگەیەک نییە بۆ گەشەکردنی ئاینی پیرۆزی ئیسلام بۆ ئەوی جارێکی دیکە بگەڕێنەوە، ئەوەتە دەرەنجامی ناومێدبوونی پێغەمبەران و هاوڵانیان بوو لەم ژینگەیەدا کە کۆچیان کرد؟ بەڵێ، بێگومان ئەمە دیوێکێتی وەکو لایەنی مرۆڤیەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دوای ئەوەی کە 13 ساڵ زۆر بە چڕی و زۆر بە دڵسۆزانە دەعوە و بانگەوازی کرد، دژایەتێکی زۆری کراوە لەلایەن خزم و کەسوکاری خۆیەوە. بەڵام دیوێکی تری کۆچکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمانی خوای پەروەردگار بووە. ینی خوای پەروەردگار فەرموویەتی لەم تەوقیتەیە ئەبێت تۆ کۆچکەی، تەنانەت ئەو شەوەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کۆچەکە کە بە تەحدید ئەبێتە شەوی 27 لەسەر 28 مانگی دوو، یعنی کە ئەو کاتە بڵێن هێشتا ساڵی کۆچی نەبووە، و ئەبێتە 13 ساڵی 622 زاینی. ئەو شەوە خوای پەروەردگار جیبریل لەنێنێ بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام مەفەرمێ ئەم شەوە لێرە مەخەوە. بۆیە کۆچکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە فەرمانی خوای پەروەردگار بوو، چونکە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموو هەنگاوێکی بە فەرمانی خوای پەروەردگار بوو. بەڵام ئامادە سازیەکان بۆ کۆچکردن پێشتر بووە. ئێمە پێش کۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ساڵی 13 سوورەی کە هەفدا بەزیوە کە خوای پەروەردگار ئاماژەیە بە کۆچکردنی کۆمەڵێکەکە لە ناو کۆشکی دەسەڵاتەوە بۆ ئەشکەوت. ئەوە ئاماژەیەک بە کۆچ.
خوای پەروەردگار هەر لە سوورەتە مەکیەکانە چەند جارێک ئاماژەی بە گەورەی و پلەپایی کۆچکردن کردووە. لە قورئانی پیرۆزە 21 ئاەت باسی هیجرەت و کۆچکردنە. بەشێکی ئەم ئاەتانە لە مەکە دابەزیون، لەو سوورەتانی کە پێیان وترێت سوورەتی مەکی کە کەمتر وا بۆ باسی کۆچ بکرێ. ئەمجار لێرە بۆ خۆی پرسیارەکە لێرە دروستە بێ، یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مانگی ڕەبیع الأەوەلە کە بێتە مانگی سی ڕیزبەندی مانگە عەرەبیەکان، لە مانگی ڕەبیع الأەوەلە گەیشتۆتە مەدینە. ئەی بۆ مانگی یەک دانراوە؟ ئەڵێن لەبەرەوەی لە مانگی یەکەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئامادەسازی کۆچی کردووە، هەموو هاوڵانی بە تەرتیب و بە چۆنەڵێ پلان و تەختیتێکی زۆر وردەکاری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام تەختیتێکی زۆر وردیە بۆ ئەم کۆچکردن، چونکە ئەم کۆچکردنە کارێکی زۆر گەورە و مەزن بووە. لە دوای ئەمە قۆناغێکی تر لە داعوە بانگەوازی ئیسلامی دەستی پێ کردووە و قۆناغی گەورە کە بریتی بۆ لە دامەزراندنی دەوڵەت. قۆناغی مەچی زیاتر پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو بڵێ ئیشی پەروەردەیی لەسەر تاکەکان کردووە، ویستێتی کۆمەڵێک تاک پەروەردە بکە کە ئەمانە دواتر قورسایی دەوڵەت کەوتۆتە سەریان. بەڵام هەر ئاەتەکانی قورئانی شەڕوان ئەو 86 سوورەتی کە لە مەکە دابەزیون زیاتر پەروەردەیش تاکە شەخصە. دواتر کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەچێتە مەدینە، ئەم 28 سوورەتەی تر کە لە مەدینە دابەزێ زیاتر باسی مامەڵەیە لەگەڵ دەوروبەرە، زیاتر بەڕێوەبردننی خێزان و ئەمجار خێزانی بچووک و خێزانی گەورە. خێزانی بچووک کە ئەبێتە خێزانی ئەوەی پێوترێ عایلە، خێزانی گەورەش پێوترێ دەوڵەت. باش باستان لەوە کرد کە پێغەمبەری ئیسلام سەرەتا هاوڵانی گواستەوە واتە فەرمانی پێکردن لە مەکەوە کۆچ بکەن و لە مێژووی ئیسلامیش ئەمە هاتووە بۆ مەدینە، دواتر خۆی کۆچەکەی ئەنجام داوە و بەڕێستان ئاماژەتان بەو کرد کە ئاەتی قورئان سەبارەت بەمە هەیە کە خوای گەورە فەرمانی پێکرد ئەم شەوە کە لەگەڵ عەلی کوڕی ئەبوو تاڵیب دەرچوون لە مەکە. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەیزانی کە خوای گەورە فەرمانی پێدەکات یاخود ئەمانە چۆن چۆنی بووە لە کاتێکدا کە هاوڵەکان بەڕێکراون بۆ مەدینە، دواتر خۆی و چەند هاوڵێکی نزیکی کۆچیان کردووە. بەڵێ بێگومان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێشتر بە فەرمان ئەو شەوەی کە کۆچی کردووە بە فەرمان جبریل لە ئاسمانەوە تۆ پێوتۆ، پێشتریش خەوی بینیوە. ئەفەرمێ لە خەومە دارولهیجرە کە دواتر بە مەدینە هەندێک داروتراوە دارولهیجرە، دارولهیجرەم نیشان دراوە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێشتر زانێتی بۆ چۆ کۆچەکە. ئەو شەوەی کە دەرەچێ عەلی لە جێگەی خۆی ئەخەوێ. عەلی دوو شەو دوای گەیشتنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مەگاتە مەدینە، ئەبوو بەکر ئەبێتە هاوڵی سەفەری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. بەڵێ هۆکاری کۆچ لە مەکەوە بۆ مەدینە چی بوون؟ ئەگەر بێت و ئەم هۆکارانەی وان لە پێغەمبەر وان لە سەحابە کرد کە زێدی باو با پیرانیان جێ بهێڵن چی بوون لە کاتێکدا پێغەمبەر صلی الله علیه وسلم و هەر تاکێکیش ئەو زێدەی کە تیایدا لەدایک بۆ بەڕاستی لای خۆشەویست بووە. زۆرترین ئەو هۆکارانەی کە بوونە هۆکار بۆەوەی کە پێغەمبەر کۆچ بکات لە مەکەوە بۆ مەدینە لە مێژووی ئیسلامیدا بچی ناوێن هاتووە. بەڵێ دیارە هۆکارە دیارەکان ئەمانن بڵین دژایەتێکی کردنی زۆر نامەعقولانەی خزمەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ پێغەمبەر و بۆ هاوڵانی ڕزای خۆیان لێبێ و جگە لەمەیش ناومێدبوونی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەم خەڵکە کە تازە شتێکیان لێ ناڕوێ جگە لەمانەی کە موسڵمان بوون. ئەمانە چۆنەڵێ دیارترین هۆکار بوون و وەکو تیشمان فەرمانی پێغەمبەر فەرمانی خوای گەورە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. بەڵام لەگەڵ ئەمەیشا کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مەکەی جێهێشتووە کە وەکو جەنابە ئاماژەی پێکرد ئەمە کارێکی زۆر قرس بووە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێشەوەی لە مەکە دەرچێ کە لەگەڵ ئەبوو بەکرا دەرەچێت لە کاتێکی زۆر تایبەتە کە ڕووە کاتە مەکە ئەڵێ قەسەم بەخوا تۆ پیرۆستترین پارچە زەوی لەسەر خۆشەویستترین و پیرۆستترین پارچە زەویت لە لای من شیرینی ئەگەر خەڵکەکەت و دەریان نەهێنامە دەرناچوو. مانای وایە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام خاک و نیشتیمانی خۆی زۆر خۆشویستووە، بەڵام لە خاک و نیشتیمان گەورەتر بریتێ لە ئاینەکەی لە دەعوە و بانگەوازەکەی. بۆیە ئەم کۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام یەکەم وانە کە فێرمانەکە ئەوەیە کە ئینسانی موسڵمان ئەبێ دینی لەسەر و هەموو شتێکەوە لەلا مقەدەستر و پیرۆستر بێ. یعنی ناکرێ ئێمە هەندێک جار بە پاساوی دیفاعکردن لە نیشتیمان و خاک و ئەوانە بنەما ئاینیەکانمان بیرچێتەوە، چکە ئەوە ئێمە پێغەمبەری ئەمە وازیاوە عەلەیهی سەڵات وسەلام بۆیە سەرکەوتویش بووە. ئەبێ ئینسانی موسڵمان مەسەلەی ئیمان و عەقیدە و بنەماکانی ئیسلامی لە هەموو شتێک لەلا لە پێشتر بێ.
و ئەم هاوڵانیش کە کۆچیان کرد لەسەر ئەمە پەروەردە بوون ئەجینا چۆن ماڵ بەجێ ئێڵن ینی بەجێهێشتنی ماڵ قورس بووە بە تایبەتی بۆ شوێنێکی زۆر دوورتر ئەمجا جیاوازیی زۆر گەورە هەبووە لە نێوان کەشوهەوای مەکە و کەشوهەوای مەدینەیە بەدەر لە کەشوهەوا بەدەر لە بڵین کەشوهەوا بە معناک ئەسڵیەکەی خۆی خەڵکەکەی خەڵکی مەکە زیاتر تەبیعەتیان دیکتاتۆری و ڕق و ئەوانە بۆ کە ئێستەیش هەروان بەعزێکیان بەڵام خەڵکی مەدینە خەڵکێک بوون زیاد حەزیان لە ئازادی ئەوانە بۆیە وتراوە خەڵکی مەدینە بە هیچ شێوەیەک لە تەمەنی ئەوس و خەزرەجا کە پێش ئیسلام حکمی مەدینەیان کردووە ئەو دوو بنەماڵە گەورە لە تەمەنی ئەوس و خەزرەجا تەسلیمی هیچ هێز و دەسەڵاتدارێک نەبوون و ئامادە نەبوون هیچ کەسێک بێ حکمیان کە جگە لە ڕەسوول الله عليه الصلاة والسلام دیارە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام 2 ساڵ پێش خۆی مصعبی ناردووە بۆ ئەوەی کە داعوەی ئەم خەڵکە بکە و مصعبیش ڕزای خوای لێبێ لەبەر کارامەی و لێهاتووی خۆی توانیوێتی بەو 2 ساڵە هەموو ئیسلام بگەێنێتە ماڵێکی مەدینە واتە بەر لەوەی کە پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێ بگاتە مەدینە هەموو ڕێو شوێنەکان بێیەکی گونجاوی بۆ خۆی و هاوڵانی بنیاد نابوو بێگومان ئەمە وانەیەکی گەورە لەوانەکانی کۆچ کە زۆر جار ئاماژەی پێکرێ برایەک لەگەڵ ئێمە ڕیسالەی ماستەرەکەی لەسەر ئەم خاڵەیە تەختیت و پلان لە هیجرەتی پێغەمبەر منیش خەریک و ئەمە بکەم بە پرسیارێک ئەمە بابەتێکی زۆر گرنگە لە مەسەلەی کۆچە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام سەڵی مەعلوم بۆ خوا ئیپارێزێ بەڵام ئایا یەکسەر ئاوا کۆچی کرد و بڕوا بە بەرچاوی ئەو خەڵکەوە نە زۆر باشە هەموو وەسائیلەکانیشی پێشتر ئامادە کردووە اینجا کۆچەکەی کردووە بێگومان جارێ دڵنیا بۆ لەوەی خەڵکێک لە مەدینە ئیمانیان پێهێناوە پێش خۆی بە 2 ساڵ سەحابەیەکی زۆر لێ هاتووش زیرەکی ناردۆ بۆ ئەوێ کە داعوەی ئەو خەڵکە بکا و بزانێ کەشوهەوای ئەو شوێنە چۆن و بەردەوامیش لە پەیوەندیا بوون ئەمجار پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام هاوڵانی هەموو دەرکردووە بەس خۆی و ئەبوبەکر لەگەڵ خێزانیە بڵین خێزانی ئەبوبەکر بە کچەکانەوە و عەلی ڕەزای خوای لێبێ ئەفەرمێ بەس ئەمانە مابوونەوە مەگەر کەسێک کە پەککەوتە و نەخۆش و ئەوانە بوو بێ ئەجینە ئەوەی سەحابە بوو بێ هەمووی ڕۆیشت بوو بۆچی هاوڵانی پێشتر بەڕێ کردووە ئەمە یەکێکە لەو پەڕی دڵسۆزی سەرکردە بۆ شوێن کەوتوانی بۆی مەترسی لەسەر خۆی بێ نەک لەسەر شوێن کەوتوانی ئەگەر چی سەحابە ئەمیشان پێ خۆش نەبووە بۆچی سەحابە هەمیشە ئەم دەستەواژەیە بأبي وأنت وأمي هميشه بدايك وباوك ولا خزمتي بيغمبر أبون عليه الصلاة والسلام أما دبون هموش تشي خوان قربان الرسول الله كان عليه الصلاة والسلام بلام أم خوشويستي الرسول الله عليه الصلاة والسلام لناخيان أبو بزور نبو أمشتا لهمان كاتشا بيغمبر عليه الصلاة والسلام زور دلصوز بولا قال يعني بيغمبر إخوة عليه الصلاة والسلام بي خوش بوها ولان همو درشن بساغي بغانا أو جيغي أمجا أقر مترسيك هبه لسر خوي نزيكترين كسي كأبو بكر وآموزاكي كعليا واتە دەگەینە ئەو قەناعەتەی کە پێغەمبەری ئیسلام درودی خوای لەسەر بێت ئەم کۆچە کە ڕووداوێکی گەورەی لە مێژووی ئیسلامدا کۆچێکی هەڕەمەکی نەبووە بە فیعلی دانیشتووە پلان و خەریتەیەکی زۆر وردی بۆ کێشاوە و هەموو بیئێک و ئەمانی کە پێویستن بۆ کۆچ جێبەجێ کردووە ئێمە نەک هەر کۆچکە کارێکی زۆر گەورەیە ئەبێ هەمیشە ئەوە بزانین کە بەداخەوە ئێمە زۆر کورت لە ژیان نامەی پێغەمبەر تێگەیشتوین عەلەیهی سەڵات وسەلام یعنی ئەڵێ تێگەیشتنێکی زۆر قاسرمان هەیە کورت بڕە تێگەیشتمان لە سیرە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئاو خواردنێک تەختیتی هەیە وانەیە ئێمە کە ئاوێکە خۆینەوە پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم نافەرمی ئاوهابی خۆن کابرایەک پرسیاری کرد لە سەلمان وتی ڕەسوول الله ئێوە عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری ئێوە هەموو شتێکی فێر کردوون تەنانەت سەراوکردنیش ئەمە شتێکی بەسیتی ڕۆژانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەرنامەی بۆ هەبوو بێ ئەبێ کۆچکردنێک کە بنیادنانی دەوڵەتی بەدوایە دێ ئەبێ زۆر تەختی تێبوو بێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بێگومانی شەڕوا بووە ئەگەر بێت و سەیری بەراوردێکی واقعی ئێستا بکەین هەر لە ناو خودی موسڵماناندا کە شوێنکەوتەی پێغەمبەری ئیسلام و شوێنکەوتەی ئاینن ئەگەر سەرکردەیەکی موسڵمانان لەمڕۆدا پێویست بکە هیجرەت بکە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە ئایا شوێنکەوتوەکانی تا چەند بڕوا بەوە دەکەن سەرکردەکەشیان دوای خۆیان دێت ئەمە جۆرێک لە تەڵەنیە چی وای لە سەحابەکان کردووە بەم جۆرە متمانیان بە پێغەمبەری خوا بێت وەکو بەڕێزت ئاماژەت پێکرد ئەوان هەمیشە شیعاری سەردەمیان ئەوە بووە کە بەدایک و باوکەوە بە قوربانیت بن ئایا ئەم جوانی ئاینی پیرۆزی ئیسلام بووە و ئەم دادگەرێکی ئیسلام هێناوێتی لە کاتێکدا پێشتر ئەمان لە جەهالەتدا ژیاون وای کردووە بەم شێوەیە خوان بۆ ئیسلام و پێغەمبەرێک لای بکەنەوە بەڵێ بێگومانەوە ئیمان و پەروەردەکەی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام کە 16 ساڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام
کە ئاەتی یائی والمدەثری بۆ دابەزێتر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئیسراحەتی نامێنێ ئیسراحەتی بەدەنی لە لای پێغەمبەر نەبوو عەلەیهی سەڵاتو وسەلام لەو کاتە یائی والمدەثری بۆ دابەزیوە بەردەوام بە شەو ڕۆژ لە خەمی ئەوەیە بۆ کە نوخبەیە کۆمەڵێکی باش پەروەردە بکە کە ئەمانە دواتر بوون بە موهاجیر و بوون بە کۆچکردووی ئیسلام کە دواتریش کۆمەڵی ئاەتی زۆر مەدح و ثەنا و ستایشیانەکە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەمانەی باش پەروەردەکردوون و ئەمجا دڵسۆزی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام کە ئەوە یەکێک لەو دەرسانەی هیجرەت کە ئاماژەی پێ بکەین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام لەگەڵەوەی سەحابە زۆر ڕێزیان لێگرۆ بەڵام بە ئەندازەی مسقالە زەڕەیە تەماح و چۆن ئەڵێ چاوی لە ماڵی سەحابەیانە بۆ تەنانەت ئەبوبەکر ئەڵێ دوو حوشتری باشم ئامادە کردبوو بۆ کۆچکردن کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ویستی سواریان بێ وتی ئەبوبەکر من سواری نابم تا پێم نەفرۆشی کە ئەبوبەکر زۆر نزیک بۆ لە پێغەمبەر هاوڵی خۆی نزیکترین هاوڵ و دڵسۆزی ئەمە دەرسێکی زۆر گەورەی تایە بۆ ئەو کەسانەی کە چۆن ئەڵێ مامۆستای ئاینین میراتگیری پێغەمبەرن عەلەیهی سەڵاتو وسەلام بانخوازن هەر ناو نیشانێکیان هەیە کە هیچ کاتێک چاوی لە دەستی بەرامبەرەکەی نەبێ ئەو کاتە سەرکەوتۆ بێ بەمە سەحابە سەرکەوتوو بوون و ئەمەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام سەرکەوتووە دەرسێکی گەورەیشە بەڕاستی بۆ ئێمە کە ئینسان نابێ ئەو کەسانی کە لە دەوروبەرین ئەو کەسانی لەژێر دەستی نابێت چاوی لە ماڵیان بێ بەڵام سەرکردەی فاشل جاری وایە چاوی لە ناموسیشیانە ئەمە حاڵەتێکە کە زۆر جار ئەی بیستین و ئەی بینی بەڵێ پێش ئەوەی پێغەمبەر هیجرەت بکات بۆ مەدینە هیچ کۆچێکی دیکە لە مێژووی ئیسلامدا ئەنجام دراوە فەشەلی هێنابێ بە جۆرێک لە جۆرەکان یاخود ئەمانەی کە ئەنجام دراون لە نمونەی سەردانیکردنی پاشای حەبەشە ئەمانە بە کۆچ حسابن لە مێژووی ئیسلامدا یاخود ئەمە تەنها بۆ گەیاندنی ئاینی پیرۆزی ئیسلام بۆوان بێگومان لە هەرچی کتێبی مێژوو و تاریخی ئیسلامیە هەیە کۆچکردنی موسڵمانان لە ساڵی پێنجی پێغەمبەرایەتیە کە دوو جار کۆچیان کردووە پێ ئەوترێ هیجرەت المسلمین إلى الحەبەش ئەوە کۆچکردنی موسڵمانان بۆ حەبەشە بەڵام جیاوازیەک هەبوو لە نێوان حەبەشە و مەدینەیە منیش ئەوەم دەوێت لە حەبەشە ئیمان پەنهان بووە سەرکردەی حەبەشە کە نەجاشی بۆ دیارە نەجاشی لە قەبوو ناز ناوێت خۆی ناوی ئەسحەمەیە ئەسحەمە تا مردووشە نەیتوانی ئیسلامەتەکەی خۆی ئیعلان کا بە موسڵمانیش مردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام نوێژی بێگومان پێغەمبەر نوێژی لەسەر کردووە و لە صحیح بوخاریاتەوە بەڵام کۆچکردن بۆ مەدینە جیاواز بووە خەڵکی مەدینە ئیمانتیانە عەلەنی بووە ئەو دوو ساڵی پێش کۆچکردنی پێغەمبەر صلی الله علیه و چونکە یەک لەوانی کە لە سەرەتاوە موسڵمانە بێ ئەسعەدی کوڕی زورارەیە لە مەدینە کە ئەمە سەرکردەیەکی دیاری مەدینە بوو کە ئەو موسڵمانە بێ پشتوپەنایەکی باش دروستە بێ بۆ مەدینە کە ئیتر وردە وردە ئەوانەی سەرکردەی دیارن بە تایبەتی گەنجەکان کە ئەو کات زۆربەی سەرکردەکان گەنج بوون گەنجەکان هەمویان موسڵمان بوون بۆیە لە مەدینەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆچەکە لەگەڵ موسڵمانان ئەمجار لەوێ ئیسلام عەلەنیە وەکە ئەیچنە ئەوێ پێشەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم کۆچکە دیارە چەند مانگێکیان پێ چووە کۆچی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ هاوڵانە موسڵمانان بە مهاجیر و ئەنسار و لە مزگەوتی قوبا نوێژیان کردووە لە شوێنێکە باشە لەو مزگەوتە کە ئێستا هەر مزگەوتی قوبایە لە قوبا کە ئەو کاتە ناوی مەنتیقەکە بووە چێ پێش نوێژیانی کردووە کۆچکردوویەک کە کۆیلە بووە کە ناوی سالمی مەولای ئەبی حوذەیفەی پێ ئەوترێ سالم کەسێکی زۆر شارەزا بۆ لە قورئان ئەڵێن لە ئاسی ئیبن مەسعود و ئەوانە بۆ ڕزای خوایان لێبێ کە لە ناو سەحابەیە چەند کەسێکمانێ سالم مەولا حوذەیفە ئەبی حوذەیفە ئەم سالمە زۆر شارەزا بۆ لە قورئان هەموو مهاجر و ئەنسار ڕازی بوون کە ئەو بەرنوێژیان کە کۆیلەیش بووە لەبەر لە هەمویان شارەزاتر بووە ئەوە لەوێ ئاماژەیە بۆ ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام هاوڵانی وا پەروەردەکرد دەمارگیری نییە یعنی من نەبوو ئەم کەسە بڵێ بابە ئەم عەرزەی منە ئەم مزگەوت و شوێنی نوێژەهی منە و ئەبێ من پێش نوێژی بکەم و من خەڵکی مەدینەم و ئەو بڵێ من خۆ عومەریشی تیا بۆ ڕزای خوای لێبێ عوثمانیشی تیا بۆ ڕزای خوای لێبێ عەشەرەی مبەشەرە زۆربەیان لەوێ بوون زۆربەی زۆریان کەسیان نیان تۆ با ئێمە پێش نوێژی سالم پێش نوێژی بکات ئەو نەیکاو ئێمە بیکەین ئیسلام فەرق و جوزایەتی نییە بەڵێ ئەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم پێش ئەوەی خۆی بڕوا خەڵکەکەی پەروەردە کردووە کە دەمارگیری لە ئیسلامان نییە چێ زانایە بابێتە پێش باکوی لە یەکیش بێ زۆر باشە بەڵێ جیاوازی نێوان ژینگەی حەبەشە و ژینگەی مەدینە چی بووە بۆچی لەوێ خەڵکەکانی خۆسەرکردەیەکی وەکو مەکەی لێ نەبوون لە نمونەی ئەبوو جەهل و ئەبوو سوفیان بەرلەوەی کە موسڵمان بێت بۆچی ئاین لەوێ ئاینی پرۆزی ئیسلام بەم شێوەیە گەشەی نەکرد بەڵام ژینگەی مەدینە لە ڕێگەی سەحابەیەکەوەی کە بەڕێستان ئاماژەتان پێکرد بەم شێوەیە بەر لە کۆچ 2 ساڵ سیر دەکەی بەشێکی زۆری دانیشتوانی مەدینە کۆز دەکەن بەڵێ حەبەشە خاوەن دین بوون خاوەن دینێکی ئاسمانی بوون کە زۆربیان تەمان حەبەشە ئێستا ئەثیوبیایە بەڵێ وڵاتی ئەثیوبیا هەر نەسڕانی بوون
ئەوەی کە ئێمە خەڵک مەسیحی خاوەن ئاینێکی ئاسمانی بوون و ئەو کات پێش هاتنی ئیسلام ئاینی مەسیحی ئاینی ڕسمی خەڵکی بووە بەڕاستی بۆیە خاوەن ئاینێکی ئاسمانی بوون درەنگتر دەستبەرداری مەسیحیەت بوون یعنی ئامادە نەبوون بەڵام عەرەب موشریک بوون خەڵکی مەدینە بڵین دواتر خەڵکی مەدینە یەکێک لە حکمەتەکانی ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ناو عەرەبا بووە خەڵکی عەرەب مێشکیان تێک نەدراوە بە هەندێک مەسائلی فکری یعنی زۆر سادە ژیاون زۆر سادە ئەو سادەیە وای کردووە کە زوو داعوە قبول بکەن تەنانەت بە خەڵکی مەکەیشەوە کە درەنگتر داعوەیان قبول کردووە بەڵام ئەمە جیاوازیەکە بۆ لە فارس و ڕۆما پێغەمبەر نەهاتووە کە ئەو دوو ئیمپراتۆرەتی گەورە بوون چونکە فارس و ڕۆماکان لە ڕووی فکریەوە زۆر وێران بوون یعنی هەر مەلیکێک هاتووە تەنانەت ئەڵێن بە عومەریان وت ڕەزای خوای لێبێ بۆ مێژووی فارسەکان نەکەین بە مێژووی خۆمان کە ئێمە ئێستا خاوەن مێژووی خۆمانین موسڵمانان مێژووی کۆچیمانێ عومەر وتی ئەوان عادەتیان وایە هەر مەلیکێ دێ مێژووکەی پێش خۆی هەموو ڕەفزەکە یعنی عادەتیان وا بوو کە ئەوەندە نەکبەت بوون لە مەسائلی فکری و ئەوانەیە باوەڕیان بە غەیری خۆیان نەبوو ئەو سەرکردەیانی لەو پەڕی دیکت اینجا لە ڕووی فکریشەوە خەڵکەکەیان زۆر شێوێنراو بووە بەڵام خەڵکی مەدینە زۆر سادە ژیاون ئەتوانین بڵین بە شێوازێک لە شێوەکان بەڵێ موشریک بوون بەڵام لایەنی فکریان ئەوەندە نەشێوێنراوە کە داوایان قبول نەبێت کەواتە خەڵکی مەدینە خەڵکێکی بەر لەوەی کە ئیسلامیشان پێ بگە خەڵکێکی پاک و خەڵکێک بوون کە لەسەر فیترەت لایان نەداوە بێگومان ئەمجار بڵین عەرەب شتی باش و خراپیان هەبووە بێگومان سیفەتێکی باشی خەڵکی مەدینە میوانداریان بۆ کە قورئان تۆماری کردووە خۆ هەر عەرەب وا مەشهورن کە ڕێز لە میوان زۆرەگرن ئێستایشی پێوە بێ ئەوەی کە نەشێوێنراوە نەهاتۆتە شار ئەوەی کە لە دەشتا ئەژی خەڵکی خۆشمان هەروایە عەرەب وا مەشهور بوون بۆی ڕێزی میوانیان زۆر گرتووە و ئەمان بۆیە پیانوتراوە ئەنساری بە مانای کەلیمە ئەنسار بوونە ئەوەی کە ئەنسار کردوێتی لە مێژووە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم حەزی کردووە لە ناو ئەوانە بمرێ لە مێژووی مرۆڤەتیە شتی وا نەبووە ئێستا من و تۆ موسڵمانین دواتر دەینە سەر ئەوەش مامۆستا باس کە هەمیشە کە باسی مهاجرین دەکرێت ڕاستەوخۆ دوای ئەوان وشۆی بێگومان دەوترێت بەڵام دواتر کە گەیشتینە ئەوەی کە داخلی مەکە بووین لە ڕووسی سیلەکەوە دواتر باسی ئەوەش دەکەین بەڵام لەم سەفەرەدا پێغەمبەر درودی خۆی لەسەر بێت بۆچی ئەبوو بەکری هەڵبژارد ئایا ئەمە ڕازگوێتی و جێگەی متمانە بوونی بوو کە ئەبوو بەکر هەڵبژێرێت یاخود وەحیەک بوو کە دەبێ ئەوی لەگەڵ بێت یەکێک لە شتە گرنگەکانی سیرە کە پێم وایە ئێستا لە هەندێک زانکۆکانە ئەخوێنرێ ئەوانەی ئیسلامینین و موسڵمانین ئاماژەی پێ ناکەن سەرکردەی سەرکەوتوو نزیکەکانی خۆی باشە ناسێ و ئەزانێ بە کەڵکی چی دێن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام زانیوێتی ئەم سەحابەیە بۆچی باش بۆ لە ناو سەحابەیە عەلی دانا و عەلی تەمەنی مناڵ بووە وتێتی عەلی تۆ لە جێگاکەی من بخەوە ئەمجار بۆ لەنایەنە ئەبوو بەکری هەڵبژاردەوە کە خەڵکی تیا بوو لە ئەبوو بەکر زۆر بەتواناتر بوو بێ بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام زانیوێتی چێ دڵسۆزە بووی دیارە ئەبوو بەکر لەگەڵەوە سەدیق بووە ئەو پەڕی دڵسۆزی بۆ پێغەمبەری خوا هەبوو عەلەیهی سەڵات و سەلام و هەتا توانیشەتی پارێزگاری لەگەڵەوە مەشهورە لە کتێبەکانی سیرەیە کە ئەبوو بەکر کە بەڕێگەیان ڕۆیشتون ئەندازەیەک لە پێش پێغەمبەرەوە ڕۆیشتووە عەلەیهی سەڵات ئەندازەیەک لە دووە ئەندازەیەک لای ڕاست ئەندازەیەک لای چوو پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرموویەتی ئەبوو بەکر بۆ واکە وتێتی یا ڕەسوڵ الله ئەڵێم ئەگەر مەترسی لە هەر لایەک هات با من بەریکەوم و ئەوان یعنی ئەبوو بەکر لە لووتکەی دڵسۆزیا بوو بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات و سەلام لە قەبی سەدیقەکەیش ئەو پەڕی ئەگەر زۆر بە جوانی ماوەسێ بەڕێز ئاماژە بە پلانی پێغەمبەر و ئەبوو بەکری سەدیق بکەین لە کاتی کۆچکردنیان لە مەکەوە بۆ مەدینە باس لەوە دەکرێت لە سیرەی پێغەمبەردا زۆر جار ئەم شاڕێگانەی کە زۆر مەشهور بوون خەڵکی کۆچیان پێدا کردووە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم ڕێگانەی هەڵنەبژارد بەڵکو لە ڕێگەیەکی دیکەوە کۆچی کردووە ئەگەر بە کورتی ئاماژە بە کۆچەکەی پێغەمبەر و بەکر بکەی هەتاوەکو دەگەنە مەدینە لەم ماوەیەدا چەند ئەزیەت و ئازاریان بەرکەوتووە بەڵێ دایکمان عایشە ڕەزای خۆی لێ بەومانە جێڕێتەوە فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام زۆرە هات بۆ ماڵی ئێمە عادەتی وا نەبوو لە گەرمای نیوەڕۆ لە ناوەختا بێ بەڵام فەرمی ئەو ڕۆژەی کۆچیان کرد کە دیارە شەو کۆچیان کردووە ڕۆژەکەی بە گەرمای نیوەڕۆ هات ئەلەوێ بە ئەبوو بەکری وت تۆ هاوڵی منی لە سەفەرەکە یعنی تا ئەو کاتە بە ئەبوو بەکریشی نەوتۆ پێش ئەوەی پێشی بڵێ بە ئەبوو بەکر ئەڵێ ئەم مناڵانە دەرکە ئەڵێ یا ڕەسوڵ الله عایشە و ئەسمای لێ هەردووکیان موسڵمانن و ترسن نەبێ کە ئەوە دواتر باسی ڕۆڵی ئافرەت شەگەر فریا بکەین ڕۆڵی ئافرەت لە هیجرەتە عایشە فەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام بە گەرمای نیوەڕۆ
ئەمجار لە دەرگایەکی پشتەوەمان نەک لە دەرگا ڕسمەکەی ماڵی ئەبوو بەکر و لە دەرگایەکی پشتەوەمان لەگەڵ ئەبوو بەکرا دەرچوون و ڕێی مەدینەیان نەگرتە بەر باشە ڕێی مەدینەیان نەگرتە بەر ڕێیەکی جیاواز ڕێک لەو کە بەرەو ئەشکەوتی ثەور ڕۆیشتون ئەمجار پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام عەبدوڵای کوڕی ئەبوو بەکری دانا کە شەوان بن بۆ لای پێغەمبەر و ئەبوو بەکر و دەنگ و باسی ڕۆژی بۆ بێنن عەبدوڵای کوڕی ئەبوو بەکر ئەڵێن گەنجێکی زۆر وریا و زیرەک و زیتەڵ لە سیرەیە ئەمە شەوان دەنگ و باسی بۆ هاتوون پێش بانگی بەیانی گەڕاوەتەوە بۆ مەکە بۆی کەس هەستی پێ نەکا سوارچاکێکی لێهاتوو بەڵێ ئەسما کە دووگیانیش بووە من پێم وایە لە سیرەیە ئەم بەرەکەتەی ئەسما ماوە تا 120 ساڵی ئەڵێن ئەسما لە 120 ساڵیە دانەکانی نەکەوتووە ڕەزای خۆی لێبێ ئەسما بە دووگیانەوە کە ئێماچین بۆ حەج و عومرە بە ناڕەحەتی سەرەکەین زۆر جار هەر ناتوانین سەرکەین ئەڵێنەوە ئەشکەوتی ثەورە کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم تیاسیە شەو ماوەتەوە ئەسما بە دووگیانی هەموو شەوێ خواردنی هێناوە بۆیان شوانەکەیشیان کە عامیر ناوێک بووە ئێواران هاتووە مەڕوو ئەوەی کە پێوترێ پەز لە کوردیا مەڕوو پەزەکەی هێناوە بەو دەورەیە بۆی شوێن پێ ئەوانەی ئەوان نێڵێ و پێشتریش ئەبوو بەکر و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بڵین پێغەمبەر و ئەبوو بەکر عەلەیهی سەڵات وسەلام ڕەزای خۆش لە ئەبوو بەکر بێ پیاوێک کە لە عەرەبیە پێڵێن خیریت یعنی ئەو کەسەی لە ڕێگاوبانە زۆر ماهیرە کە ناوی عەبدوڵای کوڕی ئوڕەیقیتە و مشریکە بەڵام سقەیان پێ بۆ پیاوێکی دەستپاک و دەمپاکۆنە بەڵام مشریک بوو ئەوە ئەگرن ئەڵێن دوای 3 ڕۆژ تۆ دێی بۆ ئەم شوێنە و ئێمە ئەبەی بەرەو مەدینە ئەمانە هەموو پێوترێت تەختیت و پلان ئێتر ئەو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە مەدینە چی کرۆ زۆرتر ئەمانەی هەموو کردووە دواتر 3 شەو 3 ڕۆژ لێرەیە ماوەتەوە عادەتەن بۆچی ئەم ماوە زۆرە لە ئەشکەوتی ثەور دامانەوە ئەشکەوتی ثەور نزیکە لە مەکەوە بەڵێ 20 کیلۆمەتر نابێت لە مەکە زۆر نزیکە ئەشکەوتی ثەور ئەمە لە ڕووی سەربازیەوە بۆ جۆرێک لە خوتە و پلانێکە بۆ تێکدانی مێشکی دوژمنەکانی بۆی کە هەست نەکەن نەک زۆر دوور کەوتۆتەوە هەموو کەسێک کە شتێکی قورسی لەگەڵا بکەی گەرماوگەرم زۆر بیر لە تۆڵاکات بەڵام دوای چەند سەعاتێ وازێنێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە دەرەچێ کە ئەمان هەمویان ئامادەن بیکوژن طبعاً خەڵکی ئەمانیش پلانیان هەبووە کافرەکان قوڕەیش کافرەکانی قوڕیشیش پلانیان هەبووە لە هەر قەبیلە و بنەماڵەی گەنجێک حازر بووە بە هەمویان تێکڕا هێرشکەنە سەر پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام بیکوژن باشە ئەمان پلانی خۆیان هەبووە بە حیسابی خۆیان نەیانێشوە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بگاتە مەدینە یعنی بڕیاریان وا بە یا بیکوژن وەکو لە سوورەی ئەنفال خوا تۆماری کردو یا بیکوژن یا بەندیکەن تا لە برسا بمرێ بەڵام کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دەرەچێ و دەنگ و باسییان بۆ تێ کە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم دەرچووە ئێتر ئەو کاتە گەرماوگەرم زۆر ناڕەحەتە بن بۆی خەڵاتێکی زۆر گەورە یەکسەر ئەبوو سوفیان جارڕەدا کە ئەو کات کافر بووە جارڕەدا ئەڵێ هەر کەس محەممەد یا ئەبوو بەکر بە زینوێتی یا بە مردوێتی بێنە 100 حشتر خەڵاتێتی 100 حشتر خەڵاتێکی زۆر گەورە بۆ ئەو کاتە چۆن ئەڵێ بە نرخترین ماڵای عەرەب حشترەکانیان بوو ئەم گەرما و گەرمی ئەمانی زۆر ناڕەحەت کردەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ویستێتی وردە ئەمانە هێدی بنەوە دوای 3 ڕۆژ بە ئاسانی هێدیە بنەوە و بۆی ئەمانیش وا گومانیان وانە بێ ئەم پێغەمبەر صلی الله علیه و سەلەم لە ماوەی ئەم 3 شەو 3 ڕۆژە ئەو نزیکە لێیانەوە بەڵێ زۆر باشە ئەبوو بەکری سدیق ماڵ و منداڵەکەی جێهێشت عادەتی دەمەوێت لە ڕووی کۆمەڵاتیەکەوە ئاماژەیەکی بچووک بە مەبدەی ئەگەر چی دەزانن کە ئەبوو بەکری سدیق نزیکترین هاوڵی پێغەمبەرەوە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بەشێک لە خزمەکانی هەر لە مەککەدا ماونەتەوە دواتر ئەم بێبڕوانە ئەم مشریکانە پەلاماری کەس و کارەکانی پێغەمبەر و ئەو بەکریان نەداوە ئەوانەی کە هێشتا کۆچیان نەکردەوە بۆ مەدینە یەک عادەتێکی جوانی عەرەب بە کافرەکانیشیانەوە مەبەستم ئاماژە بۆ بکەیت کە لە سەردەمی جەهالەتیشدا هەندێک شتی کۆمەڵاتیان عادەتی جوان هەر هەبوون بەداخەوە یعنی ئێمە ئەم ساڵانی ڕابردوو زۆر ئەبینین لە وڵاتی موسڵمانانە چەندێک هەڵەکوترێتە سەر ماڵانە باشە بۆ خەڵکێک لەسەر دیوارەوە نەچوێ ماڵەکەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بۆی پێغەمبەر ببینێ و بیکوژێ و ئەوانە ئەبوو جەهل وتی ئەتانێ من عیدارکەن لەناو عەرەبا بڵێن ئەبوو جەهل بێڕێزی کردو سنووری ماڵی شکاندووە ئەمانە هەموو شتی تریش بەڵام یەک شەقازدەی لە ئەسما داوە ئەبوو جەهل ئەوەی کە بۆی کراو نەچۆتە ژوورەوە دەرگای لێکرۆتەوە ئەسماوتێتی کوا باوکوتێتی نازام شەقازدێکی لێداوە لەوە لە لولەکەی تۆ نەچۆتە ژوورەوە ماڵەکە بپشکنێ و بڵێ دەزانێتی بەس ئافرەتی لێ ئەبوو بەکریش دەردی جەناب تەڵی لە ڕووی کۆمەڵاتی ئەبوو بەکر خێزانی مشریکە بووە دوای کۆچ مسلمانە بێ ئەو کاتێش حرام نەبوو ئینسانی مسلمان ژنی مشریکێ بێ دوایی لە مەدینەیە حرام کراوە بەڵام ئەسمای کچی و عایشەی کچی هەردووکیان مسلمان بوون و وریایش بوون ئەگەر چی مناڵ بوون تەمەنیشیان کەم بوون بۆیە ئەسما پارێزگاری لە ماڵ زۆر کردووە
ئەسما بەدەر لەوەی لەولاوە سەربازی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام خواردنی بۆ بردوون لەم لایشەوە ویستوێتی ئەم دەنگەدەنگەی ناوماڵ نێڵێ ئەبوو قوحافە کە پیاوێکی بەتەمەن بە ساڵاچووی نابینا بووە و مشریک بووە کافر بۆ دوای لە ساڵی فەتحی مەکەیە ساڵی هەشتی کۆچی مسلمانە بێ بۆڵە کاوەکو عادەتی ئەختیار خۆ شتێکی طەبیعیە وەکو بڵێن عادەتی خەڵکی بەتەمەن ئەسمایش ئەوەڵێ بە ئەسماڵێ ئەو باوکتانیشی بۆ بەجێڵام تەمەن ئەبوو بەکەر هەموو ماڵەکەی بردووە ئەسمای شەڵێ ئەوە تاشتی بۆ بەجێ هێڵای کۆمەڵێ بەر لە ماڵی خۆیان ئاڵێن درویشی نەکرۆ چکە بەردەکە لە ماڵی خۆیانە بۆ کردێتێ توورەکەیەکەوە ئەوی شوای زانیەوە ئەو ماڵەوەوانە تی مادام باشتە ئەوی بێدەنگ کردووە ئەوە پارێزگاری لەو کرد ئەم جار پاراستنی نهێنی کە ئەو شەقازدەی خواردووە لەلایەن ئەبوو جەهلەوە هیچ زۆر طەبیعی نهێنەکەیشی نەدرکانەوە وەڵێ گوارەکەش لە گوێم دەرچوو ئەوان باز لەوە دەکرێت لەو حاڵەتەدا ئەسمای کچیە بوو بەکرد و گیان بووە هەر ئەمەشە سیفەتی ذات و نەتاقینی پێبەخشراوە چۆن چی وا لە ئافرەتێک دەکا کە لە هەموو کۆمەڵگەیەک بە درێژایی مێژوو ئێستاش ئافرەت تا ڕادەیەک لە ڕووی لاشەوە بە بوونیەتێکی لاواستر سیر دەکرێت بەڵام ئەو لە کاتی دووگیانیدا هەموو ڕۆژێک خواردن بۆ باوکی وە بۆ پێغەمبەری ئیسلام بەرێت ئەمە چییە وا لە مرۆڤ دەکا کە ئەم تاقەی پێ ببەخشێت سەیدە فەرمێ ڕەحمەتی خوای لێبێ سەید قوتبە فەرمێ وزەی ئیمان کە لە دڵا دامەزرا لەسەر و هەموو وزەیەکەوە یعنی ئینسان کە پەروەردەی ئیمانی کرا ئێتر شتەکانی تری زۆر لە لاسووکە بێ ئەم ئافرەتە دووگیانە لەبەرەوەی ئیمانەکەی زۆر دامەزراوە بۆ زۆر نزیک بۆ لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پەروەردەیەکی زۆر باش ڕاست و دروست کراوە بۆیە ئەم ئافرەتە ئامادە بووە هەموو شتێک بکە دووگیانی ئەوانەی هەر بیر چووە چونکە ئەمە ئیشێکی زۆر گەورە و مەزن بۆ لای سەحابەیش بۆیە سەحابە هەمویان بە چۆنەڵی خوێنەوار نەخوێنەوار بە ئافرەت بە پیا و هەمویان ئامادەی ئەو بوون کە قوربانی بدەن لەبەر خاتری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام با دووگیانیش بن بەداخەوە لێرە من زۆر جار شتێکم بیرەکەوێتەوە ئێمە زۆر برامان هەیە بە مانگ و دوو مانگ ماڵ جێ نایڵێ ناچێ بۆ مزگەوت جاری وای ناچێ بۆ جومعە جاری وای ناچێ بۆ نوێژی بێنەڵی خێزانم دووگیانە ئەوە ئەکرێ ئەگەر عوزرێکی هەبێ قەی ناکە ئەمە خۆ ناڵێ نەمە شتێکی ناشەرعیە بەڵام ئەمە ڕەنگە بۆ پەروەردەی ئیمانی ئینسان زۆر سەیر بێ بەڕاستی بەراوردێک لە نێوان ئەسما و مسلمانانی ئەو سەردەمیان زۆر باشە پێغەمبەری ئیسلام لەگەڵ ئەبوو بەکر درودی خوای لەسەر بێت گەیشتنە مەدینە بە سرودی تەڵع البەدر عەلەینا پێشوازەیەکی گەرمیان لێکرا بەڵێ یەکەم هەنگاوی پێوقەدەمی پێغەمبەر و ئەبوو بەکری سدیق کە داخلی مەدینە بوون چۆن بوو ئەنسار چۆن پێشوازیان لە پێغەمبەری ئیسلام کرد ئەنسار کە زانیویانە پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم کۆچی کردووە ئەو سێ شەو سێ ڕۆژەی کە ئەم لێرە بۆ لە ئەشکەوتەکەیە هەموو ڕۆژێ جوان خۆیان گۆڕیوە وەکو جەژن ئەڵێن بە گەورە و بیچووک و ژن و پیا و ئەوانە هەمویان جوانترین جلیان لەبەر کردەوە هەموو ڕۆژێک چۆنەڵێ دابەش بوون بەسەر سەربانەکانی مەدینەیە چاوەڕوانی هاتنی پێغەمبەریان کرد عەلەیهی تا ماندوو بوون ئێوارە یعنی دەستبەرداری هەموو شتێک بوون چۆن لای خۆمان جەژنێتەری شتێک نامێنێ ئەوانیش جەژنیان بووە کە پێغەمبەری خۆیان عەلەیهی سەڵات وسەلام نەبینیوە بەس بەرنامەکەیان پێگەیشتووە کاتێککە ئەو ڕۆژەی کە پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم ئەگاتە مەدینە ماندوو بوون هەمویان چوونەتە خوار لە گەرمایە بەڵام کابرایەکی جوولەکە لە قەڵایەکی خۆیان بێت لە دوورەوە کە ئەزانی ئەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەگەڵ ئەبوو بەکر ئەو دوانە کە دێن غەریبەن وانە هاوارەکە ئەڵێ ئەوە گەورەکەتان هات وەک قسەیەکی لەو بابەتە و ئێتر ئەویان هەمویان لە خۆشییانە ئەچنە پێشوازی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و پێغەمبەری خوایش عەلەیهی سەڵات وسەلام لە شوێنێکا پشوویەکەدا و دواتر دیارە پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم سەرەتا لە قوبا بێ قوبا دەرەوەی مەدینەیە چەند کیلۆمەتر ناگاتە 20 کیلۆمەتر لە ناوەندی مەدینەوە کە ئێستا تێکەڵاوی مەدینە بووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ماوەیەک لەوێ پشوو دەدا و دواتر ئەچێتە ناو شاری مەدینەوە یەکەم مزگەوت دەڵێن کە دروست کراوە لە خوبا دروست کراوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم مزگەوتەی لە ڕێگەی سەفەرەکەدا لە کاتی کۆچدا دروستی کرد ئەوەی کە هەیە پێشتر مسلمانان لەوێ نوێژیان کردووە پێشتر نوێژیان بەڵام ئایا مزگەوت بۆ یان مزگەوت نەبوو بە معنای کەلیمە ئەکرێ شوێنێکیان تەرتیب کردە بێ بەڵام وەکو مزگەوت و جوموعە و هەندێک ڕیوایەتمانەیە کە جومعیشیان تیا کردووە ئەسعەدی کوڕی زورارە پێشنوێژی بۆ کردن و ئەوانە کە شارەزای ئیسلام بووە و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مزگەوتی قوبای بنیات ناوە پێغەمبەر صلی الله علیه وسلم مزگەوتی قوبای بنیات ناوە زۆر باشە هەڵبستی ئەنسارەکان چی بوو دوای ئەوەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم گەیشتە ناو مەدینە باس لەوە دەکرێت لە مێژووی ئیسلامدا نازانم ئەمە زیادە ڕەویە یاخود بە فیعلی وا بووە کە ئەنسار ئەوانەی کە پشتیوانیان لە پێغەمبەر و سەحابە کردووە تەواوی سەروەت و سامانی خۆیان لە مەدینەدا دابەش کردووە تەنانەت زۆر جار ئەم نمونەیە دەهێنرێتەوە هەندێک جار دێتە سەرباسی
ناموس و خێزانی خۆشیان هەندێک لە سەحابەکان کە دەوترێت خێزانی خۆیان تەلاقداوە بۆی کە مهاجرێک جارێکی دیکەمانی بکاتەوە. ئەمانە لە مێژووی ئیسلامدا باسکراون تا چەند سەنەدی ئەم باسانە صحیحن؟ خی گەورە لە سوورەی الحەشر فەرمێ ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاص. پێشترش فەرمێ والذين تبوأوا الدار والإيمان من قبلهم. بەڵێ ئەنسار پێشتر ئاماژەسازیەکی باشیان کرۆ بۆ پێشوازی لە مهاجر، چونکە مهاجر زیاتر لە 300 کەس بوون. ئەمجان هەندێکیان بێژن بوون. تەنانەت من لە کتێبێکی مێژووی خوێنمەوەڵەیەکێک لە سەحابەکانی مەدینە خانۆکەی خۆی بەس تایبەت کرد بۆ عەزەب، بۆ ئەوانەی کە بڵێن بێخێزان و گەنج و ئەوانن. کە خی گەورە فەرمێ ئەمانە ئامادەن ماڵ ببەخشن لە کاتێکە خۆیان پێویستیان پێێتی. ئیبن کەثیرە فەرمێ ئەمە زۆر بەقوترە لەوەی کە خی گەورە فەرمێ لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون. چونکە ئەوەی کە ئینسان خۆشیێجاری وایە هەیەی ئیشی بەخشێت، یعنی پێویستینە، بەس ئەمەی ئەنسار کردویانە زۆر ناوازەیە لە مێژووە. بەڵێ من و تۆ ئەگەر ئێستا کە بڵین لە یەک جەمعین من و تۆ و ئیسلامین و ئەهلی دین و ئەوانە، بەڵام هەر کامێکمان کە زۆر یەکتریشمان خۆشەوێ، هەر کامێکمان بچینە ماڵی ئەوی ترمان سێشەو لەوێ بین، ئێتر دوای سێشەوەکە بۆڵەبۆڵی خێزان و مناڵ و ئەوانە دەست پێکە، ڕەنگە بۆ خۆشمان زۆر ئامادەی ئەمە نەبین، چونکە ئیمانەکەمان ئەوەندەیە، ئەوە حەقیقەت و واقعە. بەڵام لە هەموو کتێبی مێژووا بگەڕێ یەک ژنە ئەنسارێک بۆڵەبۆڵی نەکردو بەسەر مێردەکەی بڵێ بۆچی ئەمە هێناوەتەوە، بۆچی ئەوە میوانمان هاتووە. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێی خۆش نەبوو لە مەکەیا بمرێ، هیچ سەحابەیەکیش پێیان خۆش نەبوو لە مەکەیا بمرن، هەمویان پێیان خۆش بۆ لە مەدینەیە بمرن، چونکە ئەوەی کە خەڵکی مەدینە کردویانە بۆ ئیسلام وەک بوتراوە لە مێژوانێ و منش قەناعەتم هەروایە، قەناعەتم وایە لە مێژووا شتیوان نابێ و دووبارەیش نابێتەوە. کەواتەوەی کە وتراوە هەمووی ڕاستەقینە. ئەوە ڕاستە، ئەوە لە بوخاریایە کە یەک لە خەڵکی ئەنسار ئامادەیە خێزانی خۆی واز لێ بێنێ کە دوو خێزانی هەبووە بە شێوازێکی شەرعی، وازی لێ بێنێ بۆ عەبدوڕەحمانی کوڕی عەوف، بەڵام پێغەمبەر صلی الله عەلەیهی وسەلەم سەحابەی وا پەروەردە نەکرۆ چاوێن لە ماڵی ئەمان. عەبدوڕەحمانی کوڕی عەوف فەرمێتی خوای گەورە بەرەکەت کاتە ماڵتەوە ڕێگەی بازارم نیشان دەمنە چم کاسبی یەکەم، چۆ کاسبی کرۆ لە ماوەیەکی کەما بوو بە بازرگانێکی گەورە. اینجا ژنی مارە کرد دواتر. زۆر باشە، پێشتریش ئاماژەت بەوە کرد و منیش مەوەستم بوو کە پێگەی ئافرەت لە هیجرەتی پێغەمبەر و هاوڵانیدا صلی الله علیه وسلم لە مێژووی ئیسلامدا بزانم و چۆن باسی کراوە، هەم لە مەکە ئەوان چۆن پاڵپشتی خوان بۆ ئایدۆلۆژیایەکی تازەی وەکو ئیسلام دەربڕیوە و هەمیش لە مەدینە وەکو بەڕێستان ئاماژەتان پێکرد. گەورەترین پاڵپشتی ئەوان بۆ ئەنسارەکان بۆ مێردەکان و هاوسەرەکانیان بۆ کە بۆڵەپۆڵیان نەکردووە. پێگەی ئافرەت چۆن باس کراوە لەم ڕووداوە گرنگەدا؟ دیارە ئەمە دوو تەڕەفە، خەڵکی مەکە کە لەو کاتە زۆر سەغڵەت و ناڕەحەتەیە پشتیوانی پێغەمبەر بوون عەلەیهی سەڵات وسەلام، ئافرەتی دیاری ساغ بەس ماڵی ئەبوبەکر ماوەتەوە. بەڵێ ئەوانێت هەموو کۆچیان کردووە مەگەر کەسێک زوڵمیان لێ کرد بێ. ئوم سەلەمە کە کۆچەکە لەگەڵ مێردەکەیە ڕەزای خۆیان لێبێ، لە ڕێگە کە سوکاری جیایەکەنەوە لە مێردەکەی بە ئەبوو سەلەماڵێن نابێ ئافرەتەکەی ئێمە بەری کە بنەماڵەیەکی تر بوو، دواتر بنەماڵی مێردەکەی مناڵەکەیشی لێسەنە. بەڵام ئوم سەلەمە هەموو ڕۆژێکەچێتە سەر ڕێگای مەدینە، هەموو ڕۆژێک لێ دەسەکا بە گریان و حاڵەتێکی چۆنەڵێ عاتفیوانە دروستەکە بووی کەسێک بەزەی پیا بێتەوە بڵێ کاکە ئەمە واز لێ بێنن، ئێتر دواتر کە سوکارێک خەڵکێکی پیا و چۆنەڵێ پیا و معقولی مەکە دێن بە خزمەکەڵن باب ئەمە لی گەڕن بابچێ بۆ لای مێردەکەی مناڵەکەی شێدەنەوە ئەچێ. ئەمە هەڵوێستێک. هەڵوێستی ترمان هەڵوێستەکەی ئەسمایە، عایشە فەرمێت کە خواردنمانە پێچایە و ڕەزای خۆیان لێبێ بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام. ئەوەیش مانای وایە عایشە هەر چەند مناڵ بووە لە مەکەیا بەڵام فامیدە بووە، تێگەیشتوو بۆ چکە ئەوەمان هەیە لە تەمەنی عایشەیە زۆر جار گومان ئەو ڕوژێنرێ، خەڵکی جاران پەروەردەیان جیاوازتر بۆ بە تایبەتی پەروەردەی پێغەمبەر عەلەیهی سەڵات. عایشە کەی بوو بە خێزانی پێغەمبەر؟ دواتر لە مەدینە. لە مەدینە دوای هیجرەتی ئەوە. بەڵێ بێگومان. زۆر باشە. عایشە فەرمێت کە خواردنمانە پێچاو شتێکمان دەست ناکەوت دەمی توورەکەی پێ ببەستی. عادەتەن ئافرەتی ئەو زمانە پشتێنێکیانە بۆ بە تایبەتی ئەوەی کە دووجیان ئەوە بووە، ئەڵێ ئەسما هەر زۆر گەڕایکی دەست نەکەوت پشتێنەکەی خۆی لێ کردەوە و لەتی کرد و ئەمە بۆی پێڵێن ذاتن نێتاقین خاوەنی دوو پشتێنە، خواردنەکەی پێبەست و بردی بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئەمە سێ شەو سێ ڕۆژ ئیشی ئەسما بووە. ئەمە خۆدانە لە گەورەترین مەترسی ئافرەتێک خوشکانی بەڕێزی ئێمە. جاری وا بووە یەک هەڕەشەیەک لە موسڵمانێک کراوە، ئەم لێرە و مەنعی مێردەکەی کرۆ بچێ بۆ مزگەوت،
ئەمە بەراوردکەین ینی زۆری سیر زۆر سەیرە تۆ ئەو ئافرەتانە چۆن بوون پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆن بۆ جاری وایە زۆر خوشکەی نالێ مێردەکەی چێ بۆ مزگەوت و دەعوە بکا و بانگە واز بکە و کورە دەبەسە وازی لێ بێنەوە ئەدگرن و چی لێرەمە ئافرەتە هەر بەسیترین شتی لەسەر ساغ بێتەوە ئیکوژن چونکە ئەمە خراپترین ئیشی کرۆ بۆ ئەوان وانەیە گەورەترین مخابراتە دژی ئەمان بە زمانی ئەمڕۆ لەبەرەوە بەڵام ئەسما گوێی لێ نەبوو چونکە وەکوتمان هوزەی ئیمانەکە کە ئەزاڵ بوو بەسەر ئینسانە ئێتر ئەم شتانەی تری بیرەچێ ئەمە گەورەترین دەرسی تایە بۆ ئافرەتی مسلمان و ئافرەتە بێ هەمیشە بۆ خۆی بێتە مەیدان بۆ خۆی بێتە پێش و لە پەروەردەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هیچ جیاوازیی نەکردووە نەیوتو ئەمە ئافرەتە و دووجان و بانەیە و چی و ئەوانە پێغەمبەر سەڵات وسەلام دێتی ئیشەکەمان بەمەڕوا بابێ بەڵێ پەیامی خوا لە مەککە هات شوێنەکە گونجاو نەبوو پێغەمبەر و سەحابەکان لە مەککەوە هیجرەتیان کرد چوون بۆ مەدینە بەڵێ ئایا بێبڕواکان مشریکەکان لەوێ دەستبەرداری پێغەمبەر بوون کە دوای ئەوەی مەکان جێهێشت یاخود لەوێ شوازیان لێ نەهێنا دیارە ئەوان بەردەوام لە پیلان جێڕانابوونە مشریکەکان دواتر ماڵی بەعزێک لە خەڵکی مەکەیان سووتان دووە تاڵانیان کردووە لەو ڕقی کە بۆیان دروست بۆ کەزانیانە لە مەدینە پێگەی خۆی پێیا کردووە پێغەمبەر سەڵات وسەلام ئەمجار هەوڵیان داوە بە شێوەیەک لە شێوەکان پەیوەندیەکی ئەوەیان هەبێ لەگەڵ خەڵکە خراپەکەی مەدینە ئەوەی کە پێغەمبەریان خۆش نەویست و عەلەیهی سەڵات وسەلام بە تایبەتی عەبدوڵای کوڕی ئوبەی سەلول کە پەیوەندیەکی هەبوو لەگەڵ ئەمانە کە حەزی بە پێغەمبەر نەبوو عەلەیهی سەڵات وسەلام کە نیشانەی منافقی گەورەی و ڕقی لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئێسێش زۆرمان هەن بەداخەوە لە ناو کۆمەڵگەی ئێمە زۆر کەسێ ڕقی لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ڕق بوون لە پێغەمبەر کوفری گەورەی و جۆرێکە لە نیفاق با کەسەکە نوێژیش بکات لێرەوە خەڵکی مەکە پەیوەندیەکیان لەگەڵ خەڵکە خراپەکەی مەدینەیە هەبووە بۆ پیلان جێڕاندژی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بەڵام دیارە بۆیان نەچۆتە سەر چونکە ئەمانەی لە دەوری پێغەمبەر بوون عەلەیهی سەڵات وسەلام و مسلمانەکان یەک ڕێژەی مسلمان لە مەدینەیە زیاتر بووە جگە لە جوولەکەکان چونکە جوولەکەش بۆ خۆیان ڕێژەیان هەبووە دویش ئەمان زۆر دڵسۆز بوون دڵسۆزی ئەمان وای کردووە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پارێزراو بێ بەڵام بە هیچ شێوەیەک ئەمە ڕێگر نەبووە لە بەردەم ئەوەی کە ئەوان کەم تەرخەم لە ژیاتی پێغەمبەر عەلەیهی سەڵام ئەوان بەردەوام بوون کۆڵیان نەداوە تاوەکو ئەوەی کە بەعزێکیان چۆن لە سەری خۆیان بەخت کردو بۆ شەیتان و بوون بە زەحیەی شەیتان بۆ دژایەتیکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەموو جارێک کە باس لەم ڕووداوە گرنگە دەکرێت گەورەترین نۆقتەوە خاڵی بەهێز ئەم خاڵەیە کە پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێت سەحابەکانی پێشخۆی بەڕێ کردووە ئایا پێغەمبەر درودی خوای لەسەر بێت کۆتا کەس بووە لە هەڵگرانی ئاینی پیرۆزی ئیسلام کە هیجرەتی کردو یاخود دوای خۆشی تاکتاکەما بوون کە ئەمان ژماران کەمتر بە بۆیە دەوترێت کە پێغەمبەر دوایەمین کەس بووە خەڵکی دیار بەس عەلی ماوە دوای خۆی لە پیاوان بەس عەلی ئەوەی کە ماوە یانی هێنی بۆ وەکو عەباس ئیمامی بەعزێک دەڵێن عەباس مسلمان بوو بەنیهێنی مسلمان بوو ئەوەش ڕای بەهێزە ئەوانەی کە ماون بەنیهێنی بەس خەڵکی دیاری مسلمان بەس عەلی بوو تەنها عەلی کوڕی ئەبوو تاڵیب ئەمجار ئەمە دەرسێکی زۆر گەورە بۆ عەلی لە کاتێکە عەلی گەنج بووە لە ژێی پێغەمبەر سەڵات وسەلام مەخەوێ یعنی بە هەر قیاساتێکی تر بووە هەر دەسەڵاتدارێکی تری کوفر بووە یەکسەر عەلییان نەکوشت بەڵام ئەوان عەلی ناکوشن چونکە ڕێزێکی هەیە کوڕی ئەبوو تاڵیبە کوڕەزای عەبدولموتەلیبە ناوبانگێکیانێ دواتر ئەڵێن ئێمە ئیشمان لەگەڵ عەلیانی دژایەتی عەلیمان نییە لەم مەرحەلە و قۆناغ کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنانەت دانانی عەلیش لە شوێنی خۆی بە پلان بووە پێگومان بیرکردنەوەی و پیشی وتووە بە عەلی وتووە دڵنیابە کە هیچ لێ ناکەن پێی وتووە بێگومان وتێتی تۆ لەم جێگەی منە خەوی دڵنیابە دوو شتەکەی یەک سەر لێ شێوانی ئەوان کە ئەوە پێی وترێ خیداعی حربی هەڵی خەڵەتاندون فریوی داون دوو هەرچی ئەمانەتێک کە لە ماڵی منە دوایی بیجێڕە بۆ خاوەنەکانیان ئەمە بوانەیەکی زۆر گەورەیە لە سیرەیە ئێمەی مسلمان بۆیە زۆر جار فەشەلێنین جارێ دەسەڵاتمان نییە بیر لە تۆڵەسەندنەوە لە بەرامبەرەکەین بەڵام پێغەمبەر سەڵات وسەلام وای نەکردووە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەریەکەن ئەیانەوێ بیکوژن ئەیانەوێ بەندیکەن ئەیانەوێ هاوڵانی بکوژن ئەیانەوێ ناڕەحەتیکەن بەڵام ئەڵێ عەلی تۆ بۆیە ئەمێنیتەوە ئیشی گەورەی تۆ جێڕانەوەی ئەو ئەمانەت و سپاردەی خەڵکی ئەم شارە مشریکەیە کە لە لای من و هەمویان بۆ بجێڕەوە لە کاتێکدا محارەبەی پێغەمبەری کاتێکا محارەبەی کردو ئەکرێ بە هەندێک پێودانگ و قیاسات ئەمە شێکە لە خاڵە بەهێزەکان کە پێغەمبەری خوا درودی خوا لەسەر بێت لەگەڵەوەی کە ئەم هەموو دژایەتیان کردووە ئەوەندە دەستپاک بووە ئەوەندە ئەمین بووە مشریکان خۆیان شتیان لای پێغەمبەری ئیسلام بێگومان ئەمجا ئەبێ ڕەحمەتەن للعالەمین بە واقعی هەبوو بێ عالەم کافریش پێغەمبەر سەڵات وسەلام ڕەحمەت بووە بۆ ئەمانیش یعنی دوژمنەکەی ماڵی لە لای داناوە ئەمجار ئەمە دەرسێکی تری گەورەیشی بۆ ئێمەتی هەیە زانی ئێمە زۆر جار بیر دەکەین و ئەڵێن باشە ئەم برایە لە پەنای منە نوێژی کرد کەچی دەنگی بە ئێمە نەدا
وانەیە دەنگی بە خەڵکی ئیسلامی نەدا و دەنگی بە خەڵکێکدا نوێژ ناکە خۆ خەڵکی بە ئاشکرا نوێژ ناکە و دژایەتی ئیسلامی شەکا و نوێژخۆنەکەش دەنگی پێداوە ئەوە هەر ئەوەیە بەڵام بە شێوازێکی جیاوازتر نەک بڵێم ئەم کافرەوە ئەمە ئێتر خەڵکێک هەبوونە سقەی کولی بە تۆ هەیە و بەڵام پشگیریش ناکە ڕەنگە دژایەتیشت بکە بەڵێ ڕووداوی هیجرەت ڕووداوێکی زۆر گرنگە لە مێژووی ئیسلامداوە بە یەکێک لە ڕووداوە زۆر گرنگ و استراتیژیەکانی مێژووی ژیانی پێغەمبەر و ژیانی ئیسلام هەژمارکراوە و قسەی لەسەر کراوە ئەمە بابەتێک کە چەندین بەرنامە هەڵدەگرێت لێرەدا کۆتایی دێنین بەم تەوەرەیە کۆتاشت لەسەر هیجرەت کە بەڕێستان بتانەوێت بێڵێن چییە؟ دووسێ خاڵ کە زۆر گرنگە بە خێرای ئاماژەی پێەکەم ئەوانەی کە هەڵگری پەیامی ئیسلامن بە تایبەتی خەمخۆرانی چێ بانخوازانن مامۆستایان و میراتگرانن ڕێکخراوە حیزبە ئەبێ هیچ کاتێک کۆڵ نەدەن لە دەعوە بانگەوازە هەمیشە بۆ بەدیل بگەڕێن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام لە ڕێگە داعوەی کردووە چۆتە ماڵی پیرێژنێک داعوەی کردووە بۆ ئیسلام پێشەی بگاتە مەدینە دوو دزە بینێ داعوەیانەکە یەکسەر موسڵمانە بن ئەڵێ ناوتان چێ لە ناومان موهانانە یعنی خەڵکی بێنە ئەڵێ ئەنتومە المکڕەمان ئێوە تەواو لەمەدا بەڕێزن موهان نین یعنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام هەمیشە لە داعوە و بانگەواز کۆڵی نەداوە بۆیە سەرکەوتوو بوو هەر موسڵمانێک بیوێ سەرکەوتوو بێ مادام هەڵگری پەیامی ئیسلامە ئەبێ خەمی داعوەی بێ هەمیشە خوای پەروەردگار ئەوانی تری بۆ ئاسانەکە وانەیەکی گرنگی تری بڵێن کۆچ بریتێ لە تەفاؤل و گەشببینی لە سیرەی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلام کاتێکە لە مەکەیە جاڕەدرێ هەر کەس پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم بێنێ بە زینوێتی یا بمردوێتی سەد حوشترێ درێتێ ئەم دەنگ و باسە بڵاوە بێتەوە بە دەوروبەری بڵێن خەڵکی لادێکانە یەک لەوانی کە لە لادێ دانیشتووە سوراقی کوڕی مالیکە سوراقەکە دەنگ و باسەکە ئەبیسێ بەدزیەوە ئەڕوا ئەزانێت لە کوێوە هاتوون بەدزیەوە ئەچی ئەگاتە پێغەمبەر سەڵڵاهو عەلەیهی وسەلەم لەوێ دیارە خوای پەروەردگار وا بڕیارەدا زەوی بی با بەناخی زەویە و دواتر وعدەدا موسڵمان بێ و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام ئەڵێ سوراقە ئەبێ حاڵ چۆن بێ ڕۆژگارێک تۆ خشڵەکانی کیسرای کوڕی هەرموز دەسەڵاتداری فارسەکان ئەبێتە هی تۆ ئەمە ئێستا ئێمە بیڵێن خەڵک گاڵتەمان پێکە بەڵام ئەبێ ئینسان بەم ڕوحێتەوە بژێ کە دواتر دیارە لە زمانی عومەرا پێی دراوە ئەو تەفاؤلەی دراوەتێ کە ئەو وردەکاری زیاتیە وەکو جەنابە وتێ قسەی کۆتاییشم هیجرەت قەت کۆتایی پێ نایە لا تنقطع الهجرة حتى تنقطع التوبة پێغەمبەر صلی الله عليه وسلم هیجرەتی ئێمە ئێستا چییە؟ المهاجر من هجر السيئات پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم کۆچەیە کە ئێمە ئەمڕۆ بەیانی لە چۆنەڵێ لە سەروبەندی کۆچکردنی پێغەمبەران عەلەیهی الصلاة والسلام گەورەترین کۆچ بۆ ئێمە واز لە تاوانێک بێنین هەر کەس لە ئێمە واز لە تاوانێک بێنێ خوای پەروەردگار ژیانمان خۆشەکە و ئەوەی شوێن کەوتنی ڕاستەقینەی ڕەسوڵ الله عەلەیهی السلام مامۆستا سەربەز جەباری بانخواز سپاس بۆم دەرفەتەی بەڕێستان بەڕێزان وانەکانی هیجرەت یەکجار زۆرن هیجرەت یەکێکە لە ڕووداوە هەرە گرنگەکانی مێژووی ئیسلام ئەگەر بمانەوێت لە تەنها بەرنمەیەکدا باس لە تەواوی جانیبەکان و لە هەموو لایەکڕا خوێندنەوەی بۆ بکەین بە تەکید ناتوانین وە چەندین بەرنامە هەڵدەگرێت لێرەدا کۆتایی دێنین بەم ئاڵقەی بەرنامەی باس و خواست تا بێگەیشتنەوە لە ئاڵقەیەکی دیکە و تەوەرێکی دیکە بەخوای میهرەبانتان دەسپێرم خواتان لەگەڵ